بەنامی خۆی سڵام عەلەیکم مایزاوە شەویسا ئەوێ مافرە بۆ شحاڵ زارمێ دیدارەتەرە ئینامی خزمەتتانێ پێی خزمەتکردەی زوانەکەی ما و پێی ڕاستەوکردەی واچەکامە وەشەویسا دیدار و ئاروی مافرە فرە ئەلا حەڵەن فرە ئەلا حەڵەن چی چکاتەی ئینانان خزمەت و ئی پیاوەشەویسێنە کاگمان سەمەعاس ناوباخانی و زایدەنی جڕۆکەی ڕۆزوان و ئەڵێن ڕۆزوان و ئەڵێن جا چەنی مامسامەلا مەعازی پەیامێما هەن پێی هۆرامی زوانەکە ئینێ هەریاگەنە وی ناماوە دەنگمان مژنەوە ئی پەیام و ئێمە و من و مامسا مەعازی شایە ئۆپەنێ داوا شاوانە کەرمێ ئاگاشە زوانەکەشا بوو زوانەکەشە نەفۆتنا جای سەر ڕۆدەنگما کەرمێ مامسامەلا مەعازی ڕۆکە ڕۆشمە بزانمێ چێش فەرماوە مامسا گیان ڕۆزوان سڵام عەلەیکە وەڵجار عليك السلام فرە پێشەکی بەخراتنی و کەناڵەکە تاکردی و شحاڵن بێیان من بی پەیلان یاخواوەژ حاج مامسا گیان مامسا گۆشەویست ئێمە ئینامی خزمەتتەنە ئارۆ ڕوێن پنەژ و چۆ ڕۆژی زمانی دایک ڕۆزوان و ئەڵێ چیش هەن پێ هۆرامی زوانەکە چەنی زوانەکەشا پارێزنە زوانەکەشا زوانێ شیرینە قەویمە ئەسڵا ڕەسەنە وشە و زاوڵەکەشا داوا و چیشی شاوانەکەی چەنی زوانەکەشا پارێزنە من داوا کردو چا زوانە هەورامیە وەتمی داوا کردو چا زوانە هەورامیە ئەیەش و جەتاتەش ئیشاءڵڵا پارێزنە جائش و جتاتەی ئیشاءڵڵا پارێزنانە و زوان و ئەیە گرکە زوان و ئەیە گرکە زوانێوە ئالا جە گرد و زوانەکە و هەورامی خاستەرەشە ئینامی خزمەتتەنێت فەرماوی شاپەنە کە زوانەکەشا پارێزنا و واچی بێگانی نەوزاد لێ زوانەکەش ئەری بەڵێ واچوو بێگانی نەوزاد لێ زوانەکەشە واچوو بێگانی نەوزاد لێ زوانەکەی نەپارێزنا ئەنە خوای گەورە جە زوان و ئەیە پارێزنۆشە یاخواوەش بیت جاپۆ کاتەی جارەتە عەرزڵ کردوون ڕۆ کەرمێ کامێرەکەی هەردووی ما پێوەرە و داوا شاوانە کەرمێ زوان و ئەڵێ پارێزنا داوا کەرمێ زوان و ئەیە پارێزنا یاخوا دەسەڵۆژ و حاجی مامسا گیان بێمە عەزیەت پێڵ فرەوەش حاڵە بێنی یاخواوەش